بە ئیمانەوە بە یەقینەوە بەدڵە درم بەو خوایە کە ئێمەی خەڵک کردە خۆشینە و ڕۆژلێژانە ئەمڕۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەتە نەک بۆ ئیسلام بۆ هەموو مرۆڤاتی ئەمە بە پێی بەلگەی ئاەتی قورئانی پیرۆزە ئەم شارە شاری سولتان مزەفەرە باپیرە گەورەی ئێمە ئەم یادەی کردەوە ئێمەش کرمانە نەوەکانی ئێمەش دەکەنەوە حتا دنیاما ئێمە ئەو یادە دەکەینەوە گومان لەوەدا نییە ئەو ڕۆژە ڕۆژێکە کە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه وسلم ناردۆتە سەر زەوی کە خوای گەورە گۆڕانکاری لەسەر تاسەری جیهاندا دروست کرد گرنگ ئەوە نییە ئێمە بچینەوە ڕابردوو بەڵام گرنگ ئەوەیە لەو ڕۆژە پیرۆزە دەکا و هەموو خەڵکە ئەبینین لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتوونەتە دەر و دڵخۆشی خۆیان دەرئەبرن بەڵام لێرە یەک شت گرنگە تەمان ئەمە قسە لەسەر ئەو خۆشیە ناکەین چونکە لە ئاستی ئێمەدا نییە ئەو جەماوەر بەخۆی شایەدە لەسەر ئەو خۆشەویستیە بەتایبەت شاری هەورێریش ئەلحەمدولیلا بەوە زۆر بەناوبانگە لە دەربڕینی خۆشی بەڵام داواکارم لە هەر هەمومان بە خۆشمەوە بگرا بە بەشی ڕاگەیانەوەبی هەتا تاکێک لە ماڵەوە گرە ئەگەر باوکە ئەگەر خێزانە هەرچی هەیە ئەگەر دوکاندارە ئەو دڵخۆشی کە هەمانە بەرامبەر بە یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم با کەمێک لە ئەخلاقی ئەو فێر بین ئەگەر دوکاندارین بە ئەخلاقی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بازرگانیدا فێر بین ئەگەر مامۆستاین بە هەمان شێوە ئەگەر ڕاگەیانکان هەرچی هەین کەواتە گرنگی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیندووکردنەوەی ئەو ئەخلاقیاتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر گەورە پێشەوەمانە سەرکردەی ڕاستی باوەڕدارانە خۆشی هێنایە بۆ تەکڕای بەشەر بۆی هاتە نیگا خوا بۆ گشت بوونەوە خەڵکی دەریانهێنا لە زوڵم و ستەم گشت ڕزگاریان بوو لە تاریکی و غەم نەزانی نەما و باوی زانیە ڕەحمەت دابەزی بۆ گشت زەمینە خدا لە وەسفی پێغەمبەر فەرمووی دابەزی ڕەحمەت بۆ خەڵکی هەمووی ڕەحمەتی خدای گەورەی مێهرەبان قورئان لێ خۆش بوو بۆ تەکڕای خەڵکان داواکارم لە هەموو موسڵمانان لە هەر شوێنەکەن چۆن یادی پێغەمبەرەکەنەوە ئاوهاش لەسەر تاعەت و عیبادەتی خۆیان بەردەوام بن بۆ ئەوەی کەوا لە ڕۆژی قیامەت لەگەڵ موحەممەد صلی الله علیه وسلم حەشر بکرێن و ئینشاءالله لە ساحەی مەحشەر لەگەڵ موحەممەد حەشر بکرێن صلی الله علیه وسلم پێم خۆشە هەموو موسڵمانێک لەو ڕۆژەدا بە خۆیان دابستنەوە بە ژیاننامەی پێغەمبەر دابستنەوە و هەروەها یەکتریان خۆش بێ و لەسەر سنەتی و پێغەمبەری بڕۆن ئەوڕۆ 12 ڕەبیع الأول لە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێویستە ئێمە ئەو ڕۆژە بکەینە ڕۆژی ئاشتی و تەبای لە نێوگەلی کووردا ئێمە دەبێت سونەتەکانی پێغەمبەر جێبەجێ بکەین تەنها باز لە ڕۆژە دایکبوونە جێبەجێ نەکەین پێویستە بەکردار بێ پێویست ناکە ئێمە هەرەوە بە وەکو بڵێن خۆپیشاندان بێتون ناو شاری هەولێر شارێکی پێشەنگە هەموو ساڵێک ئێمە دەستخۆشی لەو خەڵکە دەکەین کەوا یادی لە دایکبوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زیندوی ڕادەگرن